الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله المبعوث رحمة للعالمين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی 16ەمە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. ئێمە لەم ئاڵقەیەدا باسی بابەتێکی زۆر گەورە و گرنگ دەکەین، هەڵبەتە هەموو بابەتەکانم گەورە و گرنگن هەرەکەی لە بەچەند ئیعتیبار و لە چەند ڕوویەکەوە. ئەم بابەتەی ئەمڕۆ بریتیە لە هەڵبژاردننی ڕۆژی دوایی و بەهەشت بەسەر ژیانی دنیادا. ئێمە سەرەتا باسی ئەوە دەکەین کە هەڵبژاردننی ژیانی ڕۆژی دوایی یاخود بەهەشت بەسەر ژیانی دنیادا یعنی چی، و دوایی باسی ئەوە دەکەین کە هۆکارەکانی ئەوە کە ئێمە بتوانین ژیانی ڕۆژی دوایی بەسەر دنیادا هەڵبژێرین چین، و دوایی باسی بەرهەمەکەشی دەکەین. مەبەستمان لە هەڵبژاردننی ژیانی ڕۆژی دوایی بەهەشت بەسەر ژیانی دنیادا ئەوەی کە لە ڕۆمادیەکەیەوە ئێمە بزانین و دڵنیابین کە ژیانی بەهەشت لەگەڵ ژیانی دنیادا لە ڕۆمادیەکەیەوە ناخرێتە تەرازوەوە. ئەو ناز و نیعمەتەی کە خوا بۆ دۆستان و خۆشەویستانی خۆی لە بەهەشتەکانیدا دایناون لەگەڵ ئەوەی کە لە دنیادا هەن بەراورد ناکرێت. وەکو خوا سبحانه وتعالى دەفەرمێ فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل. ڕابواردن و خۆشیەکانی ژیانی دنیا لە چاو ڕۆژی دواییدا هەشتێکی کەمە، زۆر بچووک و کەمە. کەواتە مەبەست ئەوە نییە کە ئێمە ژیانی دنیا وێڵکەین بۆ لەبەرەوە کە ڕۆژی دواییمان دەوێت، نا، لە ڕۆمادیەکەیەوە ئاگامان لێبێ لەگەڵ ئارەزوەکاندا نەڕۆین، بە کەندەڵانی ئارەزوەکاندا خلۆر نەبینەوە، سەرەوژێر نەبینەوە لەسەر حیسابی ڕۆژی دوایی و لەسەر حیسابی بەهەشت. ئەگەرنا بەبێ ژیانی دنیا بەهەشت وەدەست نایە. کەواتە بەراوردەکە و پێکە هەڵسەنگانەکە لە نێوانی ژیانی دنیا بەگشتی و ڕۆژی دوایی بەگشتیدا نییە، بەڵکو لە نێوان لایەنی مادی ژیانی دنیا. و ئەوەشە کە خوا سبحانه وتعالى لە قورئاندا دەفەرمێ یاری و خافڵانە، یان دەفەرمێ شتێکی کەمە. ئەگەرنا ژیانی دنیایەک خوا سبحانه وتعالى ئەو هەم پێغەمبەرانی ناردوون بۆ چاککردنی و هەم کتێبانەی دابەزاندوون و ئەو هەموو فەرمانانەی کردوون کە چۆن ئەو ژیانی دنیا بگوزەرێنین، ژیانی دنیایەکی وە کەم بایەخ نییە، بەڵکو لە ڕۆمادیەکەیەوە و بە بەراورد لەگەڵ ناز و نیعمەتەکانی بەهەشتدا بچووکە و کەم بایەخە. دەبێت لەوە وریابین. هەندێک لە وتاربێژەکان ناچن ئەوە وردکەنەوە، دەڵێن ژیانی دنیا هیچ نییە. ئەگەر ژیانی دنیا هیچ نییە بۆ گورسە لەبەر ڕاخستووە، ئەگەر ژیانی دنیا هیچ نییە بۆ هەموو خەڵکە لەسەر ژیانی دنیا ناوان نییە. ژیانی دنیا لە ڕۆمادیەکەیەوە لە بەرامبەر ناز و نیعمەتێک کە خوا لە بەهەشتدا دایناوە بۆ ئیمانداران کەمە. ئەمما لە خودی خۆیدا وەکو ژیانی دنیا بە کۆ زۆر گرنگە و زۆر بایەختارە، چونکە بەبێ ژیانی دنیا، بەبێ تێپەڕبوون بە ژیانی دنیادا خۆمە بەهەشتمان دەست ناکەوێت. هۆکارەکانی هەڵبژاردننی ڕۆژی دوایی و بەهەشت بەسەر ناز و نیعمەتەکانی دنیادا لە ڕۆمادیەکەیەوە ئەوەیە کە مرۆڤ وەکو خۆی تەماشای ژیانی دنیا بکە و وەکو خۆی بڕوای بە ڕۆژی دوایی بێ، بە بەهەشتی خوا بێ، بە ناز و نیعمەتەکانی خوا بێ کە لە بن نەهاتوو نەبڕاون. ئەو کاتە گومانی تێدانێ کە ئەوەی کە دەمێنێتەوە و ئەوەی کە چاکترە هەڵی دەبژێرێ بەسەر ئەوەی کە کەمە و بچووکە و زووش دەبڕێتەوە. بەرهەمی هەڵبژاردننی ڕۆژی دوایی بەسەر ژیانی دنیادا ئەوەی کە ئێمە شایستەی ئەوە دەبین خوا سبحانه وتعالى منزڵگای کۆتایی لە گرەوی ئێمە بنێ، وەکو دەفەرمێ تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا والعاقبة للمتقين. دەفەرمێ ئەو منزڵگای دوار ڕۆژە ڕۆژی دواییە بۆ کەسانێکی دادەنێن کە نایانەوێت لەسەر زەویدا
خۆ بسەپێن و خۆ بەرزکەنەوە بەسەر خەڵکدا و نانوێت تێکدان بکەن و سەرنجامی بۆ پارێزکارانە ئەوە بەرهەمەکەیەتی دا بە تەماشای چەند دقێک بکەین خی متعال لە چەند ئاەتێکدا کە ئەوەش شتێک کە دەبێت ڕاست بکرێتەوە کە زۆر لە مسلمانان و بەڵکو هەندێک لە وتاربێژەکانی شتێدا بە هەڵەدا شوون زۆر لە ئاەتان دەخوات دە فەرمیژیانی دنیا یاری و گەمەیە یاری و خافڵانە بۆ وێنە لسورة الحديد آيات جمال بيزا فرمي إنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطاما فرمي جاني دنيا تنيا يارية خافلانة جوانية و لبين خوتان داخو بسرق داخل شيشانة وزور كردني سامانو من دالانا وەکو بارانێک کە ڕووەکەکەی بابای کشت و کاڵکەر سەرسام دەکا دوایی پێدەگا دوایی دەیبینی زەرد هەڵگەڕاوە دوایی دەبێتە پوش و پەڵاشی تێکشکاو واتە ئەوە سەرنجامی ژیانی دنیاە لە سوورەتی ئەلعام ئاەتی 32 دەخوا دەفەرمێ وما الحياة الدنيا إلا لعب ولهو ژیانی دنیا تەنیا یاری و خافڵانە جاوە دوای ڕوونی دەکەمەوە هەروەها لسورة العنكبوت آية 64 دفرمي وما هذه الحياة الدنيا إلا لهو ولعب وإن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون أم جاني الدنيا تنيا خافلان ويارية ومنزلقاي كوتاي هر أويش يعني راستقيني أجر بزانا هروها لسورة محمد آية 36 إنما الحياة الدنيا لعب وله جاني دنيا تنيا ياري خافلانا ئەمە لە چوار شوێنی قورئاندا و لە شوێنی کەشدا هەر هاتووە ئەوە بابزانین پێغەمبەر صلی الله علیه وسلم چی دەفەرمێ ما الدنيا في الآخرة إلا مثل ما يجعل أحدكم أصبعه في اليم فلينظر بما يرجع مسلم بەژمارە 2858 ناوێت دەفەرمێ دنیا لە چاو ڕۆژی دواییدا هەروەکو ئەو وایەکێکتان پەنجە بکات بە ئاوێکدا بە دەریایەکدا ئەو ئاوەی بە پەنجەوێ دێوەتە ئەوەندە تەڕایە چەندە لە چاو ئاوی هەموو دەریاکە ئۆقیانوسەکە ژیانی دنیا لە چاو ڕۆژی دوایی ئەوەندەیە لێرەدا هەڵوەستە دەکەین کە گومانی تێدا نیە کە خوا دەفەرمێ لەو هەموو ئاەتاندا دەفەرمێ ژیانی دنیا تەنیا یاری و خافڵانە واتە ژیانی دنیا لە ڕۆمادیەکەیەوە یاری و خافڵانە ئەگەر نامە بەس دەوە نیە کە ژیانی دنیا هەموو یاری و خافڵان بێ بۆ ئایا پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ سەر قافڵەی بەشەریەت بەرەو خوا خەریکی یاری و خافڵان بوون گومانی تێدانێ نەخێر هەروەها لە دوای پێغەمبەران هاوڵان و حەواریەکانیان ئەوانەی کە هاوڵی دانستەی پێغەمبەران بوون عەلەیهیم السەڵات وەسەلام و خوالیان ڕازی بێ هی هەموو پێغەمبەران بە پیا و ئافرەتەوە ئایا ئەوانە خەریکی یاری و خافڵان بوون گومانی تێدانێ نەخێر هەروەها لە دوای ئەوانی کە بە دوایوان دەهاتون ئەوانی بە دوایوان دەهاتون هەموو پێشەوایان هەموو بۆ خوا سوڵحاوان لە پیاوان و ئافرەتان ئایا ژیانەکان بریتی بۆ لە یاری و خافڵان گومانی تێدانێ نەخێر کەواتە خوا سبحانه وتعالى مەبەستی پێ لایەنی مادی ژیانی دنیاە کە بریتێ لە یاری و خافڵان و شتێکی کەم بایەخە کە دەفەرمێ فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل مەبەستی پێ ڕابواردنی مادی ژیانی دنیاە لە چاو ناز و نیعمەتی ڕۆژی دوایی شتێکی کەمە هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێت دنیا لە چاو ڕۆژی دوایی وەکو وایەکێکتان پەنجە بکات بە ئاوی دەریادا ئەوەندە ئاوی بە پەنجەوێ دێت وەکو نیعمەتەکەی دنیا وایە و ناز و نیعمەتەکە و ئاوی ئۆقیانوسەکەش وەکو ناز و نیعمەتەکەی بەهەشت وایە کە ئەوەش هەر بۆ نزیک خستنەوە لە عەقڵی ئێمە ئەگەر نەمادا ناز و نیعمەتی بەهەشت بێ کۆتایی بێ لە ڕاستیدا لە ئۆقیانوسیش بەنسبەت تەڕایی پەنجە زیاترە بەڵام ئێمە هەر ئەوەندەمان بۆ ئیستیعاب دەکرێت و پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێکی گەورەتر لە دەریای پێشک نەهاتووە کە نیعمەتەکانی ناز و نیعمەتەکانی ڕۆژی دوایی پێ بچوێنێ و شتێکیش کەمتر لە تەڕاییەکە بە پەنجەوە دێ پێشک نەهاتووە بۆ حاڵیکردنی ئێمەیە ئەگەر نا ژیانی دنیا کە زوو تێپەڕ و زوو بڕاوەیە لە چاو ڕۆژی دواییدا کە هەر نابڕێتەوە گومانی تێدا نیە کە وێت شواندنەکە بەس بۆ نزیخستنەوە لە عەقڵی ئێمە ئەگەر نا زۆر جیاوازیەکە لەوەش گەورەترە
پیغمبر عليه الصلاة والسلام لفرمايشتي كذا لو بارو دفرمي انظروا إلى من هو أسفل منكم ولا تنظروا إلى من هو فوقكم فهو أجدر أن لا تزدروا نعمة الله عليكم. أما بخاري بجمارة 6490 ومسلم بجمارة 2963 هناويانا. ئەمە ئامۆژگاریی زۆر گەورە و گرنگی پێغەمبەری خاتەمە صلی الله عليه وسلم کە ئەگەر بۆ پێ ئەو ئامۆژگاری مامەڵە بکەین هەموو کەس بەو بەشە مادی کە خوا پێداوە بۆ ئەوەندە ناز و نعمەتی کە خوا پێداوە کەم بێ و زۆر بێ پێ قەناعەتی پێ دەکات بە خۆی پێدەوڵەمەند و بێنیاز دەبێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم تەماشای ئەو کەسە بکەن کە لە خوار ئێوەیە و تەماشا ئەو کەسە مەکەن کە لە سەر و ئێوەیە ئەوە شایستەتر بۆ ئەوەی ئێوە چاکە و نیعمەتی خوا بەکەم نەگرن. ئەمە لە ڕووی مادی و لە ڕووی خۆشی و لەزەتەکانی ژیانی دنیاوە مرۆڤ دەبێت تەماشای خوار خۆی کە نەک تەماشای سەرەوەی خۆی بکە. بەڵام لە ڕووی بۆ خوا سوبحان و چاکەکاریەوە هەمیشە دەبێت تەماشای سەرەوەی خۆتکەی. ئەتۆ گەر تەنیا نوێژە فەرزەکان دەکەی تەماشا کەسێ بکە کە سونەتەکانیش دەکات. ئەگەر سونەتەکانیش دەکەی تەماشا کەسێ بکە کە شەو نوێژیش دەکات. هەروەها بەنسبەت ڕۆژوشەوە و بەنسبەت هەموو بەخشین و بەسم هەموو چاکەکانی دیکەشەوە تەماشای کەسێ بکە لە تۆ چاکترە. تەماشای کەسێ مەکە لە تۆ خراپترە تاخۆ لەگەڵ خراپیشدا لەگەڵ کەمتر خەمیدا هەر خۆت پێ چاک بێ. بەڵام لە ناز و نیعمەتەکانی دنیادا تەماشای خوار خۆتەوە بکە تاکو ئەو ئەندازەیە کە خوا سوبحانەهو وتەعالا تۆی لێ بەهرەمەند کردووە هەر چەندێکی بێ هەر خۆت پێ دەوڵەمەند دەبێ. لفرمايشتي ايش كذا پیغمبر صلى الله عليه وسلم ده فرمي ازهد في الدنيا يحبك الله وازهد فيما في ايدي الناس يحبك الناس. اميش ابن ماجه بجمارة 4102 وحاكم هنا وهنا. پیغمبر ده فرمي عليه الصلاة والسلام دنيا بكم بقرا خواتوي خوش دوي و اوي كره دستي خلق دايا بكمي بقرا خلشش خوشي دوي. زعما ليره دبي اورون كمو زهد وەکو لە کتێبەکانی خۆمدا بۆیان لە کتێبی ڕێگای ساڵحمون بەرەخواست چوون و گیانی ژیان داباسم کردووە و لە کتێبەکانی دیکەشدا زوهد زۆر کەس بە هەڵا تێگەیوە و هەندێک لە وتاربێژ و مامۆسایانیش بە هەڵە مانای دەکەن دەڵێن زوهد یعنی دنیا نەویستی. نەخێر موسڵمان نابێت دنیای نەوێ خوا لە موسڵمانی لە دنیادا داناوە چۆن دەبێت نەوێ. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێتی وەڕەهبانیەت ئومەتی ئەلجیهاد تێکۆشان لە پێناوی خوادا و خەباتکردن لە پێناوی خوادا ڕەهبانیەت و گۆشەگیری ئومەتی منە. کەواتە نا زوهد واتە بەکەم تەماشاکردن. بەڵگەشمان ئەو ئاەتە مبارەکەی سوورەتی یوسوفە کە دەفەرمێ ئەوانەی کە یوسوفیان کڕی دەفەرمێ وەشەڕەوه بثەمەن بەخس دەڕاهیمە معدودە وەکانوا فیه من الزاهدین. یوسوفیان فرۆشت بە چەند درەمێکی کەم ژمێردراو وەکانوا فیه من الزاهدین و یوسوفیان بەکەم دەگرت بەکەمیان تەماشا دەکرد. لە یوسفدا لە بەکەم تەماشاکەران بوون لە کەم بایەخ پێدەران بوون. بۆ چونکە یوسوفیان کە لە بیرەکە دەرهێنابەوە جا لە برایەکانی کڕبیان لە بیرەکان دەرهێنابوو کە فرۆشتیان دەیانزانی خاوەنێکی هەیە بۆیە خواخوام زوو لە کۆڵیان بێتەوە بە نرخێکی کەم فرۆشتیان بە چەند درەمێک. کەواتە زهد یعنی بەکەم تەماشاکردنی شت. الزهد في الدنيا واتە دنیا بەکەم بگری. هیوا هەیە دنیای زۆر لە بەردەستدایە بەڵام هەر پێی کەمە. هەیە هیچ بەشێک لە دنیای نییە بەڵام هەر پێی زۆرە. کەواتە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەڵاة وەسەلام بۆ وێنە داود و سولەیمان کە حوکمڕانیش بوون و پێغەمبەریش بوون زاهید بوون چونکە دنیایەک کە لە بەردەستیان بووە هەرچەند زۆر بەڵام پێیان کەم بووە. بەڵام هەیە هیچیشی نییە بەڵام دنیای پێ زۆرەوە زاهید نییە. لێرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت دنیا بەکەم بگرە خوا خۆشی دەوێی چونکە هەڵوێستێکی ڕێک و ڕاستت هەیە لە بەرامبەر ژیانێکی دنیادا کە تەنیا بۆ تاقیکردنەوەیە نەک بۆ تێدامانەوە و دەبێت وەکو خۆی تەماشای ژیانی دنیا بکەی زیاتر لە نرخی خۆی پێنەدەی زیاتر لە بایەخی خۆی پێنەدەی. ڕۆژی دواییش دەبێت وەکو خۆی تەماشای بکەین. جا تۆ ئەگەر ژیانی دنیا وەکو خۆی بینی وەکو خۆی تەماشا کرد گومانی تێدانی ئەو کاتە زیاد لە پێویست گرنگی پێنادەی و لەسەر حیساب ڕۆژی دوایی بایەخی پێنادەی بە تایبەتی لە ڕۆمادیەکەیەوە. بەڵام
ئەوە معناوانەیە کە تۆ دنیات نەوێ و بەوە نابی بە زاهید کە دنیات هیچ نەوێ و فڕێ دەی نا چونکە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام هاتوون ژیانی دنیات چاک کرد و لەگەڵ تاغوت و خۆ بە پەروەردگار و خۆ بە پەرستراوەزانەکان لەگەڵ حکومڕانە خۆسەپێنەکان تێک گیراون لەسەرەوەی پێغەمبەران ویستویانە دنیا چاککەن ڕێکیکەن دادگەری تیا بچەسپێنن خێروبێرەکە بۆ هەموو خەڵک بێ بەڵام ئەو خۆ بە پەروەردگار زان و خۆ پەرستراوەزان و خۆسەپێنانە ویستویانە نەخێر هەموو شتێ بۆ خۆیان قۆڕەخکەن و بە خێرا خۆیان شتێک دەن بە خەڵک یان دەنێ کەواتە هەڵبژاردننی ژیانی ڕۆژی دوایی بەسەر دنیادا واتە بەسەر لە ئەنەمادەکەی ژیانی دنیادا خوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا ئێمە بەو شێوەیە بین دنیا وەکو خۆی ببینین و ڕۆژی دواییش وەکو خۆی ببینین و هەر کامێکیان وەکو خۆی هەوڵی بۆ بدەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين